بەناوی خوای گەورە میرەبان بیسەران و بینەران لە هەر جێگاکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی وەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لە یەکێ لە بازاڕەکانی شاری ئەولێرم قسە لەگەڵ هاوڵاتیان دەکەم با بزانم ئێستا دۆخی بازار چۆنەکە، نرخی دۆلار بەرز بۆتەوە، لە لایەکی دیکەش موچە دواکەوتووە، ئایا کاریگەری لەسەر دۆخ و ژیانی هاوڵاتیان بەجێ هێشتووە، قسەی هاوڵاتیان چییە، چەندێک گرانبوونی دۆلار کاریگەری هەبووە، ئایا هاوڵاتی ئێستا دەتوانێت بەدڵی خۆی بێتە بازار و شت بکرێت یان تەنها ئەو شتانە دەکرێت کە زۆر پێویستێتی و تەمەشای گیرفانی خۆی دەکا بزانێت چەندی تێدایە و کامەی زۆر پێویستە ئەو بۆ ماڵەوە دەباتەوە. ئەوانەی کە موچەخۆرن قسەیان چییە لەسەر گرانبوونی دۆخی بازار، ئێوە بیسەر و بینەر بن بزانن بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر چی دەڵێن، لەگەڵمان نابن. پێم بڵێ دۆخی بازار چۆنە؟ وا بە خۆتان بازارەکە دەبینی کو ئێستا بازار زۆر خراپە. واللهی ئەوە دەستی دۆ دەبێت دەستەوە دەدا هەرکەکە بە عام گلەی دەکا ئەوڕۆ هەموو شتەکە گرانە. عالم ناوێرێ بێتە بازار، ناوێرەکەی لەبەر بێ پارەیەکێ. موچە هەمووی تێکدایە کاک. پارە زۆرە. پارە زۆرە بە نازم لۆ ڕچە لەو میلەتە دەبیتەوە. مەسەلەکە چییە؟ سلام علیکم. علیکم سلام ڕحمەتوڵڵاهی وبەرەکاتوو بەخێر بێن سەرچاوم. پێم بڵێ دۆخی بازار چۆنە؟ وەڵڵاهی برا مەتابرەی خراپ. ئەرێ وەڵڵا. باشە لەبەرچی خراپە؟ وەڵڵاهی جا نازانم هۆی بێ مەعاشێکە بووە تا ئێستا عالم ترساوە بەدەستیەوە نییە، تەبعان بێ مەعاشە نیوە فشارە زیاتر مەعاشخۆرە. خەڵک نایەتەلات بڵێ نەبوونیە گرانیە. بەرێ وەڵڵا زۆریش دێن. زۆر دێن کاکاوە بازار و 500 ئێدەرێ بازار مێناوە بازار ڕوبێکە مێناوە. تو گران دەفرۆشی ئاشیاکە بەخۆی گرانە. ئاشیاکە بەخۆی گران لە مرجە گرانە، کاکە بەگوێرە پارەی پرۆگرانە. بەگوێرە پارەی پرۆکە گرانە لەبەرەوەی عالم بەدەستیەوە نیە، نەبوون عالم. باشە و دۆلارش گران بوو، تاسی لەسەر بازار نەبوو. بەرێ وەڵڵاهی تەسی لەسەر دار و بەردەکات لەسەر هەموو شتێک. ئەرێ وەڵڵا تەسیری زۆر. لایەکیش مەعاش نەهات، ئەویش کاریگەری. مەعاش نەهات، عالم دەترسێ درێژا بکات نەدرێ، دوو بەسی لە ترسانە. ئەوە لەبەر ئەوەیە. خەڵک ئێستا چەندی پێویستی ئەوەندەی دەکڕی. جاران ئێرە 50 ڕۆی 100 دەهات، ئێستا تاو سەرچۆلە. نی ئەرێ وەڵا چۆلە نی عالم ناوێرێ بێتە بازار، ناوێرەکەی لەبەر بێ پارەیەکێ. ئەرێ وەڵا لەبەر ئەوەیە لەبەر هیچ کەسیکە نییە. بە خودای ئێستا تقریبا فەسڵەکەی وایە تەماتەوە هوردەواڵانە مەسەرن کە باز دەکەین ئەوانە ساری باشە مناسبە، بەشتی گران بووە، بەس کە پارە نەبی بە هەرگرامی بە هەرزانبی وەیە پارە نیە ئێستا بە تو لەم باشتر دەزانی تەبان نییە کە هەیە موچە هەیە ئەم لە تو دەپرسم. ئەمە دەزانین موچە تاخیر بووە، کاریگەری لەسەر ژیانی تۆ بەجێهێشتووە؟ ئەکید بەجێهێشت، ئەکید لەسەر هەموو کەسەش بەجێهێشتێ. ئەوەش تەشی باس ناکرێەوەشتا ئەوە ڕۆن و ئاشکرا حکومەت بەخۆی دەزانێت من تو باشتر. چارەسەر چییە؟ عیلاج چییە؟ چارەسەر لەکنە من نییە، لەکنە حکومەتیە. حکومەت چی بکە؟ نازانم وڵی چی بکە، حکومەتەکە دەزانێت پرۆژەکە خۆی چییە، دەزانێت وڵاتیان داوای چی دەکەن. بازار گرانتر دەبی یان بەرە باشی دەڕۆ؟ وڵی تەمەنا ناکەم گرانبی، ئینشاءڵڵا هەرزان دەبی، ئینشاءڵڵا هەرزان دەبی. ئینشاءڵڵا تەمەنا دەکەم. شتەکانی جوامێرە وڵە گرانن. ئارێ وڵە گرانە. دواکەوتنی موچە کاریگەریە بوو یان بەرزبوونەوەی دۆلار؟ ئەدی کومچارێ وڵاکە بدرێنێ وڵە شتە هەم شتەکە هەرزان دەبی. ئارێ وڵا بازار خۆش دەبی. وڵا بازار تاخیر بی بازارە هیچ نابی. موچە تاخیر بی بازار نابی؟ ناوەڵە نابی هیچ. ئەرێ وڵا پارەی زیاترت پێبی کام میوەی بەدڵتە زیاتر؟ ئەرێ وڵا زیاتر دەکڕم. ئەرێ وڵا دەستم زیاتر شتی جوانتر دەکڕم. تەبعان ئەرێ وڵا نەکوامە زۆر نینە ئەلحەمدولێ لەکۆی خێزانداری وڵا زۆر دۆخەیە. باش ئەو دۆخە لە بۆ فەقیری زەحمەت نییە؟ بەرێ وڵا زەحمەتە. ئەرێ وڵا زەحمەتە. پێت وایە چارەسەر دەبی یان ڕۆژە ڕۆژ خراپتر دەبی؟ وڵی چ لە پێشکەوتندا نییە و ناوەڵەکە وڵا ئیشاڵڵا باش دەبی. خوا ئیشاڵڵا هەموو شتێکی چاک دەکات. بەجددی تاسیرێکی زۆری کردیە لەبەرەوەی ئەو شیانێک کە دێت زۆربەی لە دەروی وڵاتەوە دێت. بەرهەمی خۆماڵیشمان هەیە بەس تاسیری هەیە کە لە دەروی وڵات دێت ئەو شتانە هەمووی بە دۆلار دەکردێت. کابرا توجارکە دەچێت بۆ ئێرانیان بۆ تورکیا حتمما پارەی عێراقی لەگەڵ خۆی نابات، ئەگەر بڕات بۆ ئێران دەبێت پارە بکاتە دۆلار یان بکاتە تومانیانەوەش تاسیری هەیە. بەرهەمانەی خۆماڵی گرانترە یان ئەوانەی لە دەرەوە دێن؟
تاکید ئەو بەرهەمانێکە لە دەرەوەدێن بۆ پێی کە لە مەرزەکان گومرگیان لێ وەرەگیرێت. خەڵک کە دێت تێرە گلەی ناکات گلەیە کات بەس ئێمەش بە جۆرەی توانە ئەم زادەیەکە دووساتی فەرمانبەرانی پێڵێن شتەکانمان ینی تا ڕادەیەک زۆر ڕچاوی باری بابووری خەڵکمان کردووە. خەڵکە بۆ بێت تێرە پارەی پێ نەبی داوا بکە کە کەمێک ئێوە هاوکاری بکەن. شتەکە هەبووە بەس بەو ڕادێشەوە نەبووە. دۆخی بازار چۆن دەبی؟ بازار زۆر خراپە. تا یەکەم تاکسیری کەش و هەوای لەسەرە بێ ڕاتبیە بێ پارەیە خەرێک فەقیرە نیتی ناوەڵ زۆر. ئێستا کەم موچە تاخیر بوو کاریگەری هەبوو لەسەر چۆنیتی برا ما بۆ دوو مانگ خەرێک ڕاتی بۆ نەگەتێت چۆنیتی ئارێوڵە یەک تاسیری هەیە برا خەرێک هەیە کرێت چیە بکرێک خانی بدا ئای نییە ئاو بکڕی هەیە نییە چێشی ئاویش هەیە بەری هەیە هەمووی هەیە کەش و هەوایە کەش تاسیری کردیە زۆر گەرمە بەڕاستی بەس ئەو ڕاتبێ بازار ڕاگرتیە دۆلارش برم بۆ لەلایەکە هیچ تاسیری خۆی هەیە بەری نرخی دۆلاریش کاریگەریە بۆ نیە بەرێ بە تاکیت بەرێ ئەویش بەرز دەبی نزم دەبی خەرگە ڕوو ئیشە شتێک هەسبێنێت تەماشایەکە قازانجی کرێت دۆلارەکە دەگۆڕی زەرەریتی خەڵکیش بەگشتی دەترسێ دەڵێ نەخۆ دۆلار گرانتر بێ ئەوی ماسی هەبوو وانی عوزی ماسی هەبوو فرۆشتی ئێستا درێ زەرەرمە ئەو دەبی قازانجی ئێستا دۆلارەکە درێ پارەکەم زەرەرە بزەرەرمە بەرێ ئەوانە هەموو تاسیری هەیە بەرێ باش ئێستا کە تو جاران پێویستت بۆ نمونە دەتوانین بڵین با بۆ خۆت ئێوارە میوە دەکڕیان سەوزەیە شتێکت بۆ خۆت دەکڕی ئێستا ئەوەی کە زۆر پێویست نەبێ نایکڕی ناکرد ئەوەی ڕۆژانە ئەوەی ڕۆژانە بتەوێت زیاتر ناتوانانی بکڕی بەرێ ئێستا کە موچەنە دۆلار گران بووە کاریگەری لەسەر خێزانەکانیش بەجێ ناڵێ گرفتیان بۆ دروست ناکات بەرێ بە چۆن دروست ناکە موچە هەمووی تێکدا کاکە موچە لە هەمووی گرنگترە لۆ بابرێن 150 ڕاتبی هەیە موەزەفە لەسەر موچەی دەژی ئەو موچێش تاخیر بۆ مانگە دوو هەموو مانگکانە وایە ئێوە دیاریش نییە کەنجی وەرەگری بێ مانگەکە چارە دەبی چارە نابی ئەگەر تەمەشاشکە ئێستا بە زۆری ئەو یەکێ هەر مۆزەفە تەمەشاکەی دەفتەرێکە تا هەفتا وەرەقەی لای حکومەتیە بە پاشەکەوت و موچەی بڕا و نیوە موچە و هەمووی وەردەگرێتەوە ناوەڵەوە زۆر زەحمەتە بەگەر خوا نەکوونیە ناوەڵەوە ناگرێتەوە بە زۆر تاسیری لێکردێ کاک کابراەوەی هەی بۆ خواردیتەوەی هەیە بۆ قەردی کردیا گوتی دێتەوەش نەهاتەوە هەمووی تاسیری دەبی لەسەر خەرگەکەی هاتیە بازار چ دەکڕێەوە واللهی ئەو سەوزەواتانە هەرزانترێ لەکنە خۆمان لێرە هەرزانترە ئەرێ والله باشە ئێستا کەم معاش تاخیر بۆ موچە درەنگ دابەش دەکرێت کاریگەری لەسەر بازار هەیە ئەیکو ئەرێ وەڵی معاش دوو نییە کاکە داهاتمە گومرگەکان مەتارە ناوشاری مرورە هەموو شتێک پارە زۆرە پارە زۆرە بە نازەم لۆ ڕچە لەو میلەتە دەبیتەوە مەسەلەکە چییە ئەو میلەتە کاکە سینجی خۆی بەبەرگولەوە نەنا باسی دەرنەکرد ئێوە یاوانە باسی دەرکردیاننا ئێ باشە کە کابراایە سینجی خۆی بەبەرگولەوە بنێ لۆ زەلیل سەفیری دەکەی خەتای بەغدا نانێ درۆیە بەغدای چ حاریسێ ئەدی هەم داهاتە چی دێ هەم پارەی بابە هاوپەمانانیش ئەو هەموو پارەی ڕەوانە دەکەن بەش ناکە چێ دەێ لۆچ بەژاکە سەبەکەی چیە خۆران ناکە پارەی زیاتر وەنیە کاکە بەغدا ئەگەر ئەوانە بچن ڕاستە دەرن ئەو شتانەمان تەسمیر کردی ئەدی هەموو قاچاقتێتی چێ بەچێ دادڕوا و نەفت و هەڵڵاهۆریایە چی لێ دەکەی چێ بڕوا دەکا ئومەتی محەممەد بڕواناکە نەک ئەمن ئومەتی محەممەد ئەوی ئیسلامی باوەڕ ناکە خەرکەکە بە عام گلەی دەکە ئەوڕۆ هەموو شتەکە گرانە هیچی هەرزانەوە خیار لە گومرجێ بە 800 بە 900 بینیۆ بە چەندی بدەیت بە هەزاری دەدەی پارەی خۆی ناکە دەبی بە 1000 ڕوبی بدەی گرانە بامیە لە ناو گومرگ بە دوو نیوە بینی بە چەندی بدەیت دەبی بینی بە 3000 بدەیت ئێ بە سێ دەدەی خەرکەکەش پارەی نێگلەی لە بەدەکە یکاکە خەتایەکەش لە منە لە سەروی مەگرانەکە لە ناو گومرگ گران بوو لە لای مەش دەبی گران گۆشێ بەگران نافرۆش ئێمە ئاخر گرانیەکەمان چیلۆی 500 دینار ڕوبعێکی دەخینە سەرێ زیاتری ناخینە سەرێ زۆر ڕسکەشەیە بە پارەکەی خۆی دەدەینەوە لەبەرەوە فیسەبیلی ڕسکەکە لەگەر بڕوە ئەوڕۆ خیارم بە 750 هینای بە 750 دایتەوە لەبەر ڕسکەکەی خۆم بە پارەی خۆم دایتەوە گوتم با ڕسکەکەت کەی پێ بڕوە
بازارەوە خراپە ئارێ وڵە بازار نییە کاکە معاش نییە پارە نییە خەرچی دێتەوە دەرێ معاش من نەگرێت پارە من نەگرێت کە ئەوەش نەبی خەرک بێت معاشها تاخیر بێ کاریگەری بێت ئارێ وڵە زۆر تاسیری کردیا کە معاش ئەو ڕۆژی معاش دەدرێت ئێستا ئەو ڕۆ گوتیان بەعزەک معاش درراوە لە بازار زۆر فەرقی هەبوو لە چاو دوێنێ پێرێ یعنی ئەگە بەس لێ معاش لێ باشتر دەبێت ئارێ وڵە ئەگە معاش بێ بازاری مەشخۆش دەبی لەبەرەوەی تۆ پارە لە بەرچیە کە پارە لە بەرچی بدەی سەرفی دەکەی کە سەرفیکەی من وەری دەگرم منیش دەسم شتیت پێ دەکڕم ئەگە خەڵک لەوانەیە پارەی لە جیرفان نەبێت تەنها بێ تەماتە بکڕیان تەنها بێ خیارێک بکڕیان ئەو شتێک کە خۆی دیاری کردیا بەڵام ئەگە پارەی لە جیرفان نابێ ڕەنگە بەدڵی خۆی زیاتر بکڕێ ئەگە کابرا تەماشای جیرفانەکەی خۆیەکە چەندی لە جیرفانە و چەندی لە توانای ئەوەن دەکری نەفەر هەیە هاتووە بە هەموو شتەکان چیلویەک چیلۆ نیوێکی بردیا پارەی پێ نەبووە زۆر جار هەبووە هاتووە لێرانە ئەشیای کردیوە پارەی لا نەبووە تی پارەمان لا نیە گوتما بابە چەندت لە ئەوەنمان بدەویت کە گردنت ئازابیت سعادەی خەڵکیش دەکەن وڵە بەسعادەی زۆر خەڵک دەکەین نەکەرە من هەر بەعام گشت خەرکەکە بەعام سعادەی خەڵکی دەکەن سعادەی خەرک دەکەین بەڵێ زۆر ڕێزم هەیە بۆ هەمویان هەر هەمویان سعادەی خەڵک دەکەن هاوکاری خەرچیش دەکەن و لێرە خەڵکم دواندۆ دەڵێ ڕێی دوورم بڕیە هاتیمە و مەتیقێش دەکڕم لە بۆی ڕوبعاک 500 دیار هەرزانترە زۆر هەرزانترە لە هەموو شوێنێک هەرزانترێنە بازاری ئێرە بە هەرزان بازار مەشهورە خۆی حتا شت بڕۆ لێرانە ئێستا تەماتەوە 3000 دەدەین لە شوێن بازێک شوێن لەوانێ بە 750 بەس ئێمە کە گەیشتە ئێواران پاش عەسەر دەیکەینە 3000 باینجان ئەوانە هەمووی هەرزان دەکەین بۆ ئەوەی خەم خەرکەکەش ئیسفادەی پێ بکە و هەمەش زۆر زەرمەند نەبی پێم بڵێ دۆخی بازار چۆنە وا بە خۆتان بازارەکە دەبینی کو ئێستا بازار زۆر خراپە والله ئەوەی دەستی دەبێ بەدەستەوە دەدا خەرکەکە بە عام گلەی دەکا ئەوڕۆ هەموو شتەکە گرانە عالم ناوێرێ بێتە بازار ناوێرەکەی لەبەر بێ پارەیەکێ موچە هەمووی تێکدا کاک پارە زۆرە پارە زۆرە بە نازەم لۆ ڕچە لەو میلەتە دەبیتەوە مەسەلەکە چییە؟ وا بە خۆتان بازارەکە دەبینی کو ئێستا وانینی تو چۆنە ینی گرام بەرەو گران بوونە بە قورآن گرامەکە چییە بازار بەعام نییە کە بازارەکە نەبیتن ینی سنی ینی و کارەکەی چییە؟ کارەکەەوە بخۆت هەموو دەزان مشکلەکەمان لەگە بەغدایە هەرێمی کوردستان پابەند نابی ڕێنمایەکانە بزانین کێشە چوایە لەو بینەی باشە کە مەعاش نەها دۆلار گران بوو تاسی لەسەر خەڵکی بەجی دێلی بە تاقی دەدیکوم وشای بازارکە بازاری بە چۆلی دەبینم زۆر بە چۆلی چەند ڕۆژە ببینە فەرقیە بەڵام خەڵکەکە زیاتر تەڕێ دەکردن بە تاکیید جاران خەڵک بۆ خۆی میوەی دەکڕی بە تاکی دەتوەگە معاشەکە باش بیر سەرماگان معاشەکە جێگیر بیتن مشکلت نابێت و لە خۆ دەدان هەموو شتێکی بەڵام کە معاشەکە جێگیرنە بە دوو مانگان جارەکات ئەنج تاسیریە بەتکوم خەڵەکە بێتە بازار وەکو پێویستیش پارەی پێ نەبێ کەم شتێک تاکید بە تاکید خەڵکەکە ئەوڕۆ هەموو ژیان لەسەر معاشە با پێت بێم جی لە فەقیرەکە معاشەکە معاش نەبی کەواتە هیچ نییە فەقیر کو دەژێت کو دەژێت چە معاشەکە معاش نەبیتن و کێشە دروست ناکە بۆ خانەوادە هەژارەکە بە تاکید کۆمەڵە مشکلەمان دووست دەبی ڕۆژانەوە باز دەکرد لە فەیسبوک و لەوانە لەسەر چییە هەلە سە وەزعەیە کاکە کابرا عەسای فولە معاش نییە کۆمەڵک مەشاکیلێ برا جوانەکەم چارەسەر چییە؟ چارەسەر چییە ژیان مەکەتە دەست حکومەت لە خۆتان چارەسەرکە لەگە بەغدا ڕێکەوی ڕێک نەکرد وەڵاو جەوە بەتەمای خۆی والله ئەوەی دەستی دەبێ بەدەستەوە دەدا دەستی لۆ دەبەی بەدەستەوە دەدا چی ماری لەبەر مەسەرە جیرفانەکەمان بەتارە بەچی جیرفان بەتاربی ئەوە دەبتە مار بێتەوە دەدا جیرفان بەتاربیەوە دەبتە مار باشە خەڵک هەیە فەقیرە دەستی کورتە چۆن بتوانێت شت بکڕێ بەخوای پێ ناکڕێ بەخوای مار هەیە بە مانجیش مریشکە چی نەخوارێکی مریشی وا بەلاشە مار هەیە یەک مریشکە چی نەخواردێ بە مانجیش یعنی تو دەیناسی هەیە دەیناسم خواوە چیل ئەنجا کاکە خوددا ڕەحمان پێ بکە خوادری ئەو مەسوولانەش نەرم بکە داینتەوە سەر ڕێی چاکە حەزی پێشتر ئەشیاها گران بوویان ئێستا ها زۆر گرانە لە کاکەکە مەعاشەکە باش بێ ئەشیاش باشە ئەرێ وەڵا ئەگە معناوە بازارەکە لەگە جیرفانە وەیە نەجانەکەم ئەدی بە قورباندم ئەجا خوددا ڕەحممان پێ بکە خوا ڕەحم بە ئومەتە بکە سالیکا ئینشاءڵڵا خوادری ئەو مەسوولانەش نەرم بکە ئەو گەورانەش نەرم بکە خوایە خدا ڕەحم بە ئومەتی محەممەد بکە خوایە وەڵای ئەو ملەتە زۆر لە ڕەزالەتە زۆر لە هیلاکەتە زۆر مادیە زۆر بە مێشک مادێ بە درمان دێ بە دەستمان دێ بە هەمی مادێ گیانە وەیە ئەدی مەسەلەکە جیرفانەکەیە ئێستا زۆر دوودرا خەلەقە داڵە ئێمە دۆ ئەمن پیرێژ ناکەم
200 معاشمان ماجی 200,000 خواوە چیل تەقایەتی پیاوەکەمە لۆم بەجێمایە مانجی 6 نەگرتیا هەفتیش ئەوە 8 مانجی 6 وەرنەگرتی خواوە چیل ئەنجاکە باشە ئەتوو کە 200,000 هەبی معاشکە داوا تاخیربی کوژیان بەڕێ دەکەی خێرە من خێرم پێ دەکە هەیە دەورە مندا دەم ناسیتن ماجی شتەکەم دەداتی مەسەلەکە ئەوەی کاکە کەست نییە یارمەتیت بدا بەخوای کەس بەش خۆی ناکە جانە بەرەو لە کوڕم هەیە کچم هەیە بەرام بەخوای یارمەتیم دەدەن بەش بەشی خۆیان ناکەن لەوانەیە بەشی خۆی پێ ڕابگات بە قورعان بەشی خۆیان ناکەن ڕۆرە نە بەخوای بەشی خۆیان ناکەن لە بەوەی مەسرەف گرانە مەسرەف و زۆر زیاد قورسە زیاد قورسە جا خدا ڕەحم بکە یا ڕەبی ئەوە داڵە چامان بۆ ڕوونی سەرداندۆگەوە قسەی قەدیما ڕوونی سەرداندۆ داڵە مەعاش بێ مەعاش ئێکوتە بماندنی لە ناماندنی ئەی هاوا لە ناماندنی ها ئێکورە وەڵڵا خدا هەری ناگری دۆ سەدام نەچۆ سەردۆوان دەسە سەری دەوجا با بێ منم فتکاتن نانە ئینشاءڵڵا ساغ و سەلامەت دەبی بەڵام ئەوە حەقی خۆتە کە داوای موچەکەی خۆت دەکەی وەڵڵاهی گیانە زۆر زۆر لە ڕزالەتین زۆر زۆر ئەوە خۆ بەقار دێتە بەردەرکە سارە بەران لێرە تشتە کەرزانترا مش سەبر دێم دەرێن با لێچم لێرە بکڕم ینی ڕێگایەکی دوورتر دەبڕی بەستە تا بێ قیچە کەرزانتر بی واو مارمان لەلا ڕێکخراوەکەوەشە دێم لێرە 250 لۆ من زۆرە ڕۆرە وەی یاننا لەوە 250 لەوە 250 لۆ من زۆرە معناوایە لۆ فەقیر زۆرە کاکە چونکە دەچێت دوکانەکە ئەگە 250 قستان بی تشتەکەت خۆ نادەنێ ئەدی خۆ نادەنێ باتە بکڕی لۆ مارێ کەرەوزت کڕیان ئەرێ وەڵا وەتی کەرەوز ما پێویستە لە ماری ئەرێ وەڵە وایە گۆ پیرێژەکەم وای گۆ ئەرێ وەڵە گۆتیەگە نێوە کەرەوزینەی نێو مارێ کەرەوزینەی نێو ئەرێ بەخوای لەبەرەوەی من پیر بوویمە بۆچی گۆ زاعیر نیمە ئەوەی وەزعەکەی من بەڕاست پێشترێ دەوێت رابرێنێ ناوەڵڵا من پێشترێ سێچە عەلاکەم دەبردەوە مارێ دەیگوتە مندارەکانەوە هابوون کورە بڕون هەی بە قوربانی بابتان بن بڕن ئەو عەلاکان لێوەگرن ئێستاکەش دەستمە دەرێمەوە عەلاکان دەرێ دەلێرێ لێ فرێدە ولای چییە ماری با دوای هەردەگرینەوە زۆری فەرق کردی ئێرە و مارێ خوای ئەرێ وەڵڵا کە دێ بازار وەزعی بازار کووە دۆخی بازار دۆزی گرانە و پانینە و معاژنە و دووماگە معاشمە نەگرتێ 32 ساڵ خزمەتم هەبوو لە دایرەی ئەو دووماگە معاشمە نەگرتێ 32 ساڵ خزمەت دەکەی ئەرێ بە قورعان ئەو 7 ساڵە تەقاعودویمە ئیلۆ معاشەکەیان ڕاگەتێ ناماندنی و نازانم مەسەلەکە چی باشە ئەو معاشە کەنایە کاریگەری لەسەر تو بەجی نایلی قابلە و خوازکە ئەخۆ من ئەو شتەشی هەر ئەوەندی هەشم بوو لە مارێ خواردم ئەو دوو مانگەی بەخوا ئەوەی کە پاشەکەوتت کرد بوو ئارێ بەخۆی نەما بە قورعانەویش نەما ئارێ بەخۆی باشەکە بەردەوام بازار بەو شێوازەبی سفر دەبی ئارێ وڵڵا سفر دەبی بازار ناوی مشکلش لەناو عایلە ڕووی دەدا کو قابلە ڕەحمە لە باوەدەویت ئاساسەکەی ئەوەیە ئەتۆگەر پارەت نەبیتن معناوێ مشکل ئەدی ئەو هەموو ئەوێ ڕۆژە خینمەوە لە جەریدەی بوو نازانم چ بوو فەیزوشی بوو دەرێ ئەو مانگەی چوو 3,000 قوتور ژن تەراق دەرایە 1000 ژن مارەکرایە 1000 هەندێک مارەکرایە زۆر خەتەر نەکەر خەتەر ئارێ وەڵە برام زۆر خەتەر چارەسەر دەبی خای زەحمەتە هەتا ساحەبی ئەو گورگانە بی زەحمەتە ئارێ وەڵە چارەسەر نابی بە خۆرای زەحمەتە نارێمە تا ساحەبی وانە بی زەحمەت دەبی کوچ وەڵڵاهی لا دەبی ڕووی لە خوا کەی ئینشاءڵڵا خوا دەکا لە کابرای ئەخراتت لێ دێتن ئارێ وەڵە کابرا چییە؟ ئەوی بە خۆمان دەزانین ئارێ وەڵە باشە بە گشتی ژیانی خەڵک چۆن دەبینی تۆ بە قورعان خراپە باش نییە ناوەڵە باش ئەمە تازەیەکەکەم لێرە دوان دەرێم خەڵکی دەناسم مانگە کە مریشی نەخواردی وەڵڵاهی ئەوجا احتیمالی هەیە دوو مانگە هێنەی خواردیە ئەوێ وەڵە پێشان ئەگە هەنەبە نەبایە هەفتەی جارێک دەما خوارد بەس ئێستاکە هەفتەکەش نەما باشە خەڵک لەلایەک دەرێ ئاو نییە لەلایەک دەرێ بازار نییە ڕاستە من بخۆم ئێستاکە ڕۆژێک ڕۆژێک سەعات و نیوەکەمەیە ئەو مانگەی باە 45,000 من ئاوم کڕیە ئەرێ وەڵڵا ئاوم کڕیە ئەرێ بەخوای خەڵکی دەرێ کێشەی ئاومان نییە و ئاو عیبین ناکەوە هەندەکەی ئەو حیسابیان جوایزەکە و بەعسی دەکەن ئاگام لێ دەزانم لە فەیزە کوشتیوا جێم لێ بووە ڕاز ناکە ڕاز ناکەن زۆری شێشە هەیە خۆ ئافتکەیە خۆ قابلە ئەو کاڵایانەی دەیکڕی بە بەراورد بە پێشتر گرانن هەرزانن گران بوونە وەڵی سێرەکان تۆزە گران بووە بەڵام تا ڕادەیەک باشە سەرەکان گران بووە بەڵێ
ئەو کە گران بۆ تاسی لە فەقیری دەکات بەڵێ تاسی دەکات چونکەوە دەبینین دوو مانگە معاشش نەهاتەیە بەڕاستی یعنی تاسی لە خەڵک کردیە ینی معاش نیە تاسیرەوە لە خەڵکی دەکات بەڵێ تاسیری کردێ لە خەڵک چونکە ئێستا خەڵکانەکەن تەنیا معاشانە ئێستا کارش معاشش نەهاتووە بەڕاستی زۆر تاسیرەیە بەڵێ باشە چارەسەر چیە ینی وڵی چارەسەر ئەوەیە هەموو لایەک حکوومەت ڕێک بکەون ئەو معاشتەی بدەنە خەڵکی بەڕاستی خەڵکانەکەی بەس داهاتێنە سەر معاشیە ئەوەی دەی معاشەکە چارەسەر بکرێ چکە دوکاندارەکانیش بازاڕان زەعیف بۆ چاوەڕێی ئەو معاشی دەکەن بەڕاستی ئەگەر معاش بێ خەڵک جیرفانی پڕ بێت لە بازار سەرفی دەکات بەڵێ ئاوڵە باشە لێرە ئەو بازاڕە ئێرە باشە لە خۆی بەزیادبی هەتا حەد بەخوای ناو گەڕەکەکان جیاوازە ئێستا کاڵاکان گران نەبوو لە چاو پێشتر ئەوانە ناوەڵی ئێرە هەست پێ ناکەین گران بووی بەس ناو ماشەڵا لە گەڕەکان ئەرێ وڵا گرانە دواکەوتنی موچە و گرانبووی نرخی دۆلار کاریگەری هەبووە ئەرێ وڵە تەبان کو تەسیری نابی ماشەڵا ئەگەر موچە نەدرێتن هەر پارە نێر دەوران ناکە پارە کەس پارەی پێ نابی هێنێکە ئێستا دواکەوتنی موچە کاریگەری لەسەر تو هەبووە تەبان ئەرێ وڵا زۆریش لەبەرەوەی ئەم بەخۆ موچە خۆرم و خێزانیشم ئەوە ماوەی دوو مانگ و قسوورە مەعاشمان نێ خۆت موچە خۆری بەڵێ ئێستا کە موچەکە دواکەوتۆ کاریگەری ڕاستەخۆ لەسەر ژیانت هەبووە ئەی تەبان ئەدیکو نایبی ئەگەر بێت و زیاتر دواکەوێ موچە هەز ناکە گرفتی خێزانی دروست دەبێت بەرێ وڵا زۆریش لەبەرەوەی ناچاریە هەنا لە بۆ قەردی ببەی ئەو بەخۆش دەزانی ئەو کەسەش دەچی قەردی لێ بکەی وەکو تووە ئەویش پێی نییە تەبان نەرێ وڵات کێشە زۆر دروست دەبی ئەن ناوانەیە لە بۆ هەمووش وەکو یەک نەبی بەڵام هەیە دەبینی فەقیرەی معاشی 300-400 هەزارەکە بەچ پێ بەڕێوە بڕای تو کەسێک موچەکەی 300 هەزار بی دەتوانێت ئیدارە بکە بەخوای بە ژیانێکی زۆر ناخۆش ئارێەوە تەنگەت یعنی ژیانێکی زۆر بەڕەزیلی چۆن دەڵێن ئاجینا تۆ هەر تەمەشای کرێی مۆلیدە و ئاو و کارەبا و ئەوانە و ئەگە کرێکیش بیەوە هەرخوا یارمەتی بدە باشە ئێستا پێدوانە کە ئەشیا لە بازار گرانبی نرخی دۆلار بەرزبی خەڵک تووشی کێشە بیتن بەێ وەڵڵا خەڵک توش کێژە خەڵک تووشی نەهابەتێکی زۆر گەورە بووە هەتا ئێرەی هاتیە بەس مایە وەک قومبەرێک وەکوونەوەیەکی بتەقیتەوە دەشتەقیتەوە ئارە وەڵڵا لەوە زیاتر لەوە زیاتر هەتا چێن دەبێت تەوا خەرک بێزار بوو خەرک لە خۆی تەرچوو کارێک فەرموو تەمەشاکە خەرک فێرە دزی بووە کاکە ئەرێ وەڵڵا بڕۆ چەند کەس ڕۆژێ دەگیرێتە تەمەشای تەلەڤیزیۆنەکان کە تەمەشای مرکزەکان بە کەبزانەکەندین خەڵک فێرە دزی بوو فێرە شتێک زۆر خراپ بوو باش قبول ناکە ئەمە ئیسلامی ئیسلام ئەو کشتانە لەمە ناوەشێتەوە کەڕایی ئەو خوایە بەسە خوامان هینا ڕزایان کە خوا دەهینێ ڕزایە نییە دەبی هەموو شتێک متەوەفیتەواوی بێوەسە بەرنامەکی ڕاست و ڕەوان کاتێکی بەرنامەی ئێستا چارەسەر چیە چارەسەر ئەوەیە چارەسەر ئەوەیە ئەو حکومەتە بە خۆی دابستەوە جێ لە خەڵکە ڕابگری بزانێ ئەو خەڵکە چی پێیە چی دەوێ وەیەوەنە کە نەفتیان ڕادستی حکومەتی عێراقی کردەوە ئەگەر بڕک بەخۆیاندا بچوومیان ئەو خەکە دەبای هەم بێتە سەجادا سنجی خۆی دیسان بە بەرگولەوە بنێ نهایەتن لەبەرەوەی چ کابرا ئەتو ئەمن معاش خۆرم وەنیە ساڵێدا معاشم دەداتێ ئەمن کابراایەکی تەقاعوتم وەیەوەنە ئەو هەموو لێی بڕین و هەڵا هوریایە چێوە چوو زۆر دیفانی پاشەکەوت کرایە بڕوا دەکەی ڕۆژە وەگریەوە ناوەڵڵا کەتە دەوی حەزیای حەزیاش قەت دەوی لێک ناکاتەوە کەواتە هیچ دەم لە دۆخی بازار چۆنە وا بە خۆتان بازارەکە دەبینی کو ئێستا بازار زۆر خراپە واللهی ئەوە دەستی دە دەبێت دەستەوە دەدا هەرکەکە بە عام گلەی دەکا ئەوڕۆ هەموو شتەکە گرانە عالم ناوێرێ بێتە بازار ناوێرەکەی لەبەر بێ پارەیەکێ موچە هەمووی تێکدا کاک پارە زۆرە پارە زۆرە بە نازم لۆ ڕچە لەو میلەتە دەبیتەوە مەسەلەکە چییە؟ خۆشەویستان و ئایزان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بە شێوەیەکی گشتی وڵاتیان نیگەرانن لەو دۆخەی کە ئێستا تێیدانا ئەو دۆخەی کە ئێستا دەگوزەرێ لە هەرێمی کوردستان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر بژێوی ژیانی وڵاتیان هەیە بە تایبەتی دواکەوتنی موچە و
لەلایەکیش گرانبوونی نرخی کاڵەکان لە بازار وای کردووە بە ئاسانی ژیان لە هەرێمی کوردستان نەگوزەرێ و هاوڵاتیان نیگەران بن لەو دۆخەی کاتەیدان. تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.